28مین پێداچوونەوەی خێرای چاوەری تەندروستی سمارت دەربارەی کۆنتڕۆڵی هەوکردن ئینفێکشن کۆنتڕۆڵ. لەم بۆ نەزانستیەدا تیشک دەخینە سەر چەند بابەتێکی گرنگ لەوانە ڕێگەگرتن و چارەسەرکردنی هەوکردن لە ژینگەی نەخۆشخانەکان، هۆکاری پیسبوونیان، کۆنتڕۆڵی هەوکردن لە کاتی نەشتەرگەری بە تەکنیکی پاکشکەرەوە، ڕۆڵی کارمەندانی تەندروستی و تاقیگا لە کەمکردنەوەی هەوکردن، بەرهەڵستی بۆ دەرمانە دژە زیندەیەکان و کاریگەریان لەسەر کۆنتڕۆڵی هەوکردن و نوێترین پەیپەرەکان لە گۆڤارە زانستیە جیهانیە باوەڕپێکراوەکان دەخەینە ڕوو. لەم بۆ نەزانستیەدا بە بەشداری هەریەکە لە بەڕێزان پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر خەندە عەبدوڵەتیف ئەنوەر، پزیشکی پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی جێگری ڕاگری کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی، دکتۆر سەرخێڵ ئاراس فازڵ، جێگری بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەفین عوسمان مەحموود، پزیشکی پسپۆڕی نەخۆشیە گوازراوەکان و کلینیکال مایکرۆبایۆلۆجی و چارەسەری هەوکردن، دکتۆر سامان ساڵح فەخرەدین، پزیشکی نەشتەرگەری گشتی گورچینە و کۆئەندامی میز و پرۆستات، مامۆستا عەبدوڵەتیف عەبدولعەزیز سەعید، پسپۆڕی کۆنتڕۆڵی هەوکردن لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی بەسڕە، مامۆستا سەروەد ئەحمەد عەبدولقادر، مامۆستا لە زانکۆی سلێمانی کۆلێژی پزیشکی، مامۆستا سەنا عوسمان کەریم، ماستەر لە زانستی پەرستاری، مامۆستا لە زانکۆی سلێمانی، مامۆستا ڕەمەند محەممەد حاجی، پسپۆڕی نەخۆشە درمیەکان، مامۆستا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی، دکتۆر ئەشدەر محەممەد ئەحمەد، پزیشکی دەرمانسازی. بەشداریکردن بێ بەرامبەرە بەرواری 23/4/2025 ڕۆژی چوارشەممە، کاتژمێر 8:40 خولەکی سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفراسی تاوەری تەندروستی سمارت. ناوتۆمارکردن لە ڕێگەی ئەم لینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.